لەگەڵ خاوەنی ئەو خانووی کە ئێستا لە خانووەکە دانیشتەجێن سێ زیاتر دەکەین با لە زمانی خۆیانەوە بیبیستین کێشەکە چۆنە بەڕێز فەرید عەبدولواحید ئەو ئافرەتی کە لەو خانووەدا دەژی ئێستا لە کەرکووکەوە لەگەڵمانە. فەریدە خان شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پێمان بڵێم کێشەیە چۆن سەری هەڵدا، دەمێکە پێتان دەڵێن یا ئەوە یەکەم جار بوو کە لەسەر دیواری خانووەکەتان بنووسن ئێرە چۆڵ بکەن؟ ڕاستەکە ئەوە خۆی کێشەکە ئەوە لە مانگی دەوە دەستی پێ کردووە. بەڵێ لە مانگی دەوە هاتیان بە هەڕەشە بە قسەی ناشرین ئەڵێن یان عەرزەکەمان دەیتێ یان خانووەکە لەسەرتان ئەرەخێنین. چۆن ئەبێت تۆ قبوڵ نەکەیت ئەو عەرزە ئێمە بیبین؟ ئیتر هەر هەموو ڕۆژی هەر کتاب دێنن لە محافەزەیەوە ئەڵێن ئاها تا ئەو ڕۆژ هاتوونە لەسەر خانووەکە بێ ئەوەی لە دەرگا بدەن بێ ئەوەی بێ ئێمە بڵێن نووسیانە بە 72 سەعات ئەبێ ئێوە مراجعە بکەن لەسەر ئەوەی هەم کتابیان پێ ئەڵێ بۆ خانووەکە چۆڵ بکەن و عەرزەکەیش ئەرەخوێنین هینەکە دیوارەکە. ئەوە دیوارەکە 45 ساڵ ئەمە تەمەن ئەو دیوارەیە. ئەڵێ ئێوە تەجاوزتان کردووە. من درستم نەکردووە ئەو دیوارە خۆی حکوومەت درستی کردووە خانووەکە 600 مەترە بێ ئێمەی داوە. ئەوە لە 82 ئێمە لەناو ئەو خانووە دانیشتینە. ئیتر ئەمانە هاتوونەوە ئەڵێن ئێمە خۆمان حکوومەتی من ئەمە ئاید خۆمانە ئاید محافەزەیە ئەبێ ئێوە دەرچن بۆ خۆمان بێ. بەس لێرە فەریدە خان مەبەستیان ئەوەیە کە زیاتر لە مەساحەی ڕووبەری خانووەکەتان داگیر کردووە مەسەڵەن کە ئەسڵەکەی مەسەڵەن 600 مەتر نەبووە کە بەس ئەو دیوارە بڕوخێنن یان خانووەکە بە گشتی بڕوخێنن ئێوە لەوێ نەمینن؟ خۆی ئەڵێ خانووەکە و عەرزەکەیشە بە هەردووکیان هاتووە. ئێمە تەجاوزمان نەکردووە. خانووەکە خۆی دیوارەکە هەر بە دیوارەوە بەهینەوە ئێمە وەرمان کردووە لە حکوومەت. ئەوە 45 ساڵە ئێوە تاپۆی خانووەکەتان لە دەستە ئەوان کە هاتوون ئەوان چی کاغەزێکیان پێ بوو چ شتیان پێ بوو کە هاتوون داوای هیچ هەر نییە. ئەڵێ ئێمە لە محافەزەین ئەمانە ئەم خانوانە ئاید ئێمن خانووەکە ئاید ئێوەن قەینە نۆماڵین ئێمە ئێوە بۆ بەسەر ئێمە. فەریدە خان فەرمانی پارێزگایان پێیە؟ فەرمانی پارێزگای کەرکووکیان پێیە کە ئێوە بێت ئەو خانووە چۆڵ بکەن؟ وەڵە فەرمانەکەیان هەر بە مۆبایلە هەر بە مۆبایل کتاب ڕسمیان نییە بڵێن ئەمە کتابە و لە هینەوە هاتووە و چۆڵیشی بکەین قەینە چۆڵی بکەین ئەگەر هەمومان چۆڵ بکەین قەینە بەس بە ئێواڵن. هیچ هەڕەشەیەکیان لێکردوون فەریدە خان؟ بەس بۆ ئەیماڵێن. هیچ هەڕەشەتان لەسەرە؟ وەڵە هەڕەشە هەر یعنی نامەیەکیان بۆ وەڵی هەر بە قسە دێن هەڕەشە ئەکەن ئەگەر دەرنەچین وا ئەەکەین ئەگەر دەرنەچین هەمەڕات دێ ئێمە هێشتا سەبرمان کردووە هین هەمەڕات دێنین و دەرتانەکەین یعنی بەدەست خەڵکەوە بۆمانە نێرن هەڕەشەکە بە ئەملا و ئەولاوە بە ئەواڵێن بە ئەوڵێ یعنی هینەکە هەڕەشەکە بە ئێمەیگەینن هەر بە قسەی خەڵک و ئەوانە. بەس ئێستا تازە هاتوونە ئەوە لەسەر دیوارەکەیان نووسێ بێ ئەوەی لە دەرگا بدەن 72 سەعات ئەبێ ئێوە بێن ئێوە تەجاوزتان کردووە دیوارەکە ئەبێ بڕخێنین. دیوارەکە من درسم نەکردووە حکوومەت خۆی درستی کردووە و داوە بە من 600 مەترە نە جێوازیەکمان هەیە نەبڵێ دیوارێکم هەیە لەگەڵ ئەو قەتعایە من بە یەک قەتع وەرم کردووە ئەو خانووە. ئەمانە ئەڵێت تو چۆن ئەبێ حکوومەت 600 مەتر بەدەست تۆ بیدا؟ ئەوانەی ئەمڕۆ هاتوون لەسەر دیوارەکەیان نووسی و لەگەڵ خۆمدا ئەوانەی ئەمڕۆ هاتوون لەسەر دیوارەکەیان نووسیوە کە ئێرە چۆڵ بکرێ هەمان ئەو کەسانن کە پێشووتر هاتن یان کەسی جیاواز بوونە؟ نانە جیاواز بوون ئەماناڵێن ئێمە لە شارەوانیەوە هاتوونە کتابدان کووە کتابەکە تا من لەسەر ئەو کتابە بڕۆم لە مەحکەمە شکات بکەم ئەڵێ نا کتاب نادەنی قبول ناکەن لە محافظەوە قبول ناکەن. باشە فەریدە خان ئێوە ئەمڕۆ ینی بە ئاشکرا لەسەر دیواری خانووەکەتان هەڕەشتان لێکراوە کابێ لە ماوەی 72 کاتژمێرە چۆڵی بکەن. ئێوە هاناتان بۆ کەس نەبردووە نەچوونەتە شارەوانی داوای نەخشەی خانووەکەتان نەکردووە ئێوە کێشەکەتان نەگەیاندۆتە هیچ لایەنێکی فەرمی؟ ناو لە شۆرتە شکاتمان کردووە لە نەزاهە شکاتم کردووە و دوو کەڕەتە من ئەچم بۆ نەزاهە شکاتەکەم. ئەوان چیڵێن وەڵامی ئەوان چییە؟ هەر ئەمڕۆ لە نەزاهە بوو
وڵە وەڵامی ئەوان ئەڵێ لەگەڵان قساکەین هەر ئەڵێن لەگەڵان قساکەین و بزانین من چۆن ئەبێ خۆ تەزانیت ئەمە مەحاکمەوەنە درێژەیە هەیە وەک ئەمان نە ئەوان یەکسەر کتابێک و دەستێکێکە نێرن هەر بە مۆمایل پیشانمانەدەن یاڵا دەرچن ئێمە خۆمان ئەڵێم غێر کتابێک ڕسمی بێ لە حکوومەتەوە ئەڵێ ئێمە خۆمان حکوومەتین ئەبێ دەرچن ئێوە فەریدە خان ئەو خانوانەی کە وەرگیراوە ساڵی 1970 بەس ئێوە کوردن لەو خانوانەی کە وەرگیراوە بەس ئێوە کوردن تێدا دادەنیشن بەس ئێمە و کێشەکەش بەس ڕوبەڕووی ئێوە کراوەتەوە بەس ئێمە کوردین بەس ڕۆبەڕۆ ئێمە کراوەتەوە کرێ خانوویش ئەدەین هەر لەو کاتە و لەنا ئەو خانۆداش کرێ خانوویش ئەدەین تا 2023 هەر 23 دەستی پێ کرد ئیتر ئەڕۆین بۆ لە محافەزە لای هین ئەملاک ئەڵێ هینە خۆکن وەربگرین فەریدە خان کرێی خانوو ئەدەنە چێ یعنی ئەو خانووە بە ئەسڵی چییە کە کرێی خانوو ئەدەن خانووەکە خۆی عاید وزارەی ڕاگەیاندر بوو ئەعلام بوو هین کاتی پێشوو ئێستا دوای 2023 لە 2015 دەستیان کرد وتی ئەمانە عاید محافەزەیە عاید خۆمانە هەر بەخۆیانەوە کردیان بۆ عاید خۆیان و ئێمە نۆ خانووین قەینا ئەگەر هەمومان بەیەکەوە دەرەکەن قەیناڵێن ئەمانە ئیشی خۆیانەوەیکەن بەس بۆ ئێمەیە بەس کرێەکەیان چەندە مانگانە پێشتر چەند بوو چەند کرێتان دەدا مانگانە هەر لەسەر هینە خۆتەزانی ئەوەی ئسمی هینە ڕاتبەکەیە بڵێن معاشەکەیە لەسەر ئەوەیە یعنی هەمومان وەکو یەکین نەبڵێ ئەوان زیادە دەن ئێمە کەمە دەین هەمومان وەکو یەکین باشە ئێستا ئێوە داوای چیەکەن فەریدە خان هەر دێن بەسەر ئێمە وەڵە داواکەین ئەوانە 72 ساعتیان داوە بە ئێمە ئەبێ چۆڵ خانوەکە بکەین ئێمەنیش لەو کەرکووکە ئەوە 50 ساڵە لە کەرکووکین بەخوال 50 ساڵە لە کەرکووی یەک پارچە ئەرزبان نییە یەک وژەمان نییە هیچ نە حکوومەت بە ئێمەیدا نەخۆمانش توانەمانەیە بکڕین یعنی بەڕاستی فێت بڵێ هیچمان نییە لە کەرکووک من بۆ کێ بڕۆم و هیچ نائەدالەتە یعنی بە عەدالەتیش بقەینا هەم ئەڵێ ئەچم لە شوێنی کرێەکەم شتێکەکەم دەقەلاک بۆ خۆمەکەم بەس بۆ لەگەڵ ئەوانە قسە ناکەن نە ئەڵێم بۆ لەگەڵ ئەوانە نادەن دوایی ئەوانە دوای و بەس کەسیش لەگەڵان هیچ ناڵێ هەر ئێمەیە هەر ساعت بە قسە بە ئەوەکە بە هەڕەشەیە بە هینە دێن بەسەر ئێمە ئەی ئەوانەی تر چی دەڵێن ئەوانەی لە ناو خانووەکانی تر چی دەڵێن کە بەزانن وازعەکە وایە وەڵە ئەوانە هیچ ناڵێن هیچ ناڵێن هەرکە لە خانوو خۆی دانیشتۆ سراحەتە هیچ ناڵێن قسە ناکەن ئەمە حەزیانە هەر خانووەکەی خۆیان کەس لەگەڵیان قسە نەکات بۆ خۆیان هین ناکەن هەر ئێمەیە هەر کێشەکە لەگەڵ ئێمەیە نازانم لەگەڵان چی بکەین نە شۆرتە لەگەڵ شۆرتە قسە ئەەکەین هیچ ناڵێن لەگەر ئەچینە نەزاها ئەمڕۆ لە نەزاها بوون چارەسەرکردنەوە پرزگرێکەوە بزیترین دەم فەریدە عەبدولواحید و یەکشوان قوربانین و حتا نوکەری تای بەدژنەوە کەرکووکە دەوێ ڕەوشە ئەڵوز دەژێنە دەرباستن گەلک سپۆز بووە کوینش کەرکووکە دیێڵمەدەوە زۆر سپاس